من وەک ڕێواری عەلی شامار یەکێک لە فەرماندە سەربازەکانی لیوایەکی تایبەتی سکرتارەتی پێشووتر هیچ کێشەیەکی شخصیم لەگەڵ هیچ کەس و لایەنێک نییە. ئێوارەی دوێنێ ژمارەیەک چەکدار کە هەموویان ناسراون و سەر بە دوو بەرپرسی باڵای ئەم حزبن یەکێتی شمانی کورسان بە چەکەوە هەڵیان کوتایە سرم بە زەبری لێدان و چەک و میلیۆنانەوە تەقەکردن منیان فڕان بۆ شوێنێکی نادیار و تورەکەیان کردە سرم بەبێ فەرمانی دادوەر دوور لە هەموو ڕێسا و یاسایەک بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە و درڕندانە هێرشان کردە سرم زۆریان لێدام و دواتر بردمیان بۆ شوێنێکی نادیار سرم شکاوە و 16 تەقەڵ بەسەرمەوەیە و لەوێ پاش تەعزیبێکی زۆر کە تەنیا لە زیندانەکانی بەعس کە دایک و باوکم و خزم و کەسوکارەکەم بۆیان گێڕاومەتەوە ئەو تەعزیبە هەبووە بەرامبەر من کراوە هەولیان داوە بمکوژن و وتیان دەبێت بڵێ ئەم کارە بەرپرسێکی باڵای یەکێتی نیشتمانی پێی کردووی کە پاڵم بە خێزانی یەکێک لە بەرپرسە گەورەکانی یەکێتی نیشتمانی کورسانەوە ناوە وەک بەڵگەیەک بەکاری بێنن بەڵام وتم من هیچ کارێکی وام نەکردووە چۆن دەتوانم هیچ کەسێک تۆمەتبار بکەم و ناوی کەس بێنم کە هیچی پێ نەوتوم زۆریان لێدام خەریک و بخینکی ئەم 3 جار لە خۆشی خۆم چووم و هەموو ئەو کەسانە ناسراون پێشتر هاوڕێی گیانی بەگیانی من بوونا لە شوێنێک دەوامان کردووە کە من بە ماڵی یەکەمی خۆمم زانیوە کە لیوایەکی سکرتارەتی بە ڕێزمان جەلال بووە 15 ساڵ من خزمەتم لەو شوێنە کردووە بە ڕوح و بە دڵ و بە گیانبازیم کردووە و یەکەم شەیدی شەڕی داعش من داومە و یەکەم برینداری شەڕی داعش سریەکەی من داوێتی بەڵگەشمەوە شایەتمەیە ئەوەش وەفاکەیانە بۆ من سکاڵای یاساییم بەسەریان تۆمار کردووە ڕوبەڕووی یاساییم کردوونەتەوە هەمووشیان دەناسمەوە هەمووشیان پێشمەرگە بوون لەگەڵ خۆمەوە دەوامیان کردووە دەبێت دادگا لەم کەیسەدا سەروەر بێت ئەمە باجی هەڵوێستەکانمانە پشتیوانی حەقمان کردووە لە ناوێکێتی ئەوانەی ئەم کاریان کردووە زۆر نامەرد و ترسنەوەکەن ئەوانە زۆر هەوڵیان داوە بە هەموو شێوازەکە لۆسمان بگۆڕن ئێمە هەڵوێستمان نەگۆڕە پشتگیری حەقەکەین حەق لە هەر کوێ بێ ئێمە پشتگیری ئەوواکەین بەڵام دڵنیابن لە هیچ شتێ ناترسین و نەترساوین هەرگیز ناتوانن بەرامبەرمان هەموو کەسوکارەکەمان کەسوکار شەیدان و دڵسۆزەکانی یەکێتی ڕاستەقینەکان تۆزێک لە هەڵوێستمان کەم بکەنەوە بگرە سوورتر ئەبین و ئەمڕۆژ من داوا لە هەموو خەڵکی کە بە شەرەفی خزم و کەسوکارمانەکەم لە گەرمیان لە خانەقین لە هەر شوێنێک لە هەر شارێکە کە ئێمە ئەناسێ کە دایک و باوکی ئێمە ئەناسێ کە ئێمە لە 76 خەباتەکەین بۆم حیزبە بەبێ دابڕان بەبێ ئەوەی لەکەیەکی خیانەتمان پێوە بێ عقوبەیاندان لەمە خراپتریان پێ بکەن کە دوێنێ لە دەمدانی هێزە تایبەتەکان بەرامبەریان کردن و دڵنیاتانەکەم ئەگەر لەسەر ئەمە بەردەوام بن لەمە خراپتر تاک بە تاکیەم کوردستانە مەسیرێتی منیش یەک تۆ قسەم هەیە من وەکو برایە و دیارە ئەگەر هەر کەسێک بگەڕێتەوە بۆ ئەوەی یەک ڕۆژ سیاسەتی کردبێ بگەڕێتەوە بۆ باگراوندی عایلەی ئێمە هەموو کەس دەزانێ وەسفێ بنیوەی کێ بووە عەلی شامار کێ بووە و ئەوەی کە ئەگەر بێت و خەباتی دایک و باوکم لە ناوی ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە مێژەوە هەتا ئێستا دەربکەی دەلاقەیەکی گەورە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان دروسە بێ ئێمە یەکێتی بووین و یەکێتی شەبین و ئێمە ئێستا کە لە دوای ڕووداوەکانی هێشتی تەمووزەوە دۆخێک بەسەر یەکێتی هاتووە بەداخەوە ئێمە هەوڵمان داوە بە ئاشتەوایی چارەسەر بکرێت بەڵام لە کاتێکدا ئێمە بە نەوەک لە نەوەکان پشگیری کەسێکمان کردووە بەڵام ئەمە بەمانای ئەوە نییە لەبەرەوەی هەمیشە لە ناوێکێتیا بیر و ڕای جیاوازە بۆ و جەنابی مام جەلال ئەڵێ یەکێتی دەبێ یەکێتبی فکری جیاواز و هەموو کەسێک ئازادەچی ئەڵێ ڕەخنە دەبێ بە ڕەخنە وەڵام بدرێتەوە نەک بە شێوازێکی میلیشیایی و مافیاگەرایی هەڵبکوتنە سەرماڵی عەلی شامار کە پێشمەرگەی مەفرەزە سەرەتاییەکانە بۆ سەرماڵی دایکی شەیدان کە یەکەم نامەی جەنابی مام جەلال بۆ ئیمامی خومینی لە ساڵی 75 ئەو بردوێتی کە ئەو یەکەم چالاکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای نووسکەوە کە هیچ ئومێدێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتش لە ناو خەڵکی کوردستان نەمابووەوە یەکەم چالاکی یەکێتی لە ڕێگەی ملازم جوامێرەوە دایکی من ئەنجامی داوە کە بەعسێکی گۆڕ بە گۆڕ لە ناو شاری بەغدا تیرۆر کرا ئەمە بوو بە هەڵسانەوەی یەکێتی ئەمە وای کرد یەکێتی نیشتیمانی کوردستان ئاهێکی بەبەرابێت و لە دوای نووسکە و کارەساتێکی گەورە دوای ئەوە یەکێتی توانی خۆی بگرێتەوە بۆیە ئێمە ئەمەی کە کراوە بەرامبەرمان بەڕاستی ناحەقێکی گەورەیە بەڕاستی بە هیچ لە هیچ ڕێسا و یاسایەکی دنیادا لە جەنگەڵستان نەبێ جێگەی نابێتەوە ئەمەی کراوە بەرامبەرمان من وەکو کاکرێبواری برام باسی کرد لە هەندێک زیندانەکانی ئەبوو غرێب بوو ئەوانە باس کراوە بەڵام بڕوا بکەن ئەمەی کە دوێنێ کراوە بەرامبەر ڕێبواری برام لە هیچ
زیندانێکی دنیا لە یاسای دارستان نەبێت لە هیچ شوێنێک کاشتیوان نەکراوە بەر ئەنجا من هیوادارم ینی پامێک شمێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڕاستی ئەمەی کراوە بەرامبەر ئێمە ئەمە مەدێکی مەترسیدارە هەموو سلێمانی و ناوچەکانی تریشی گرتووەتەوە دڵنیا بن ئەمەی بەرامبەر ئێمە کرا سبەینە بەرامبەر هەموو کەسێکە کرێ چونکە ئەوان وێران دەست ببن بۆ ماڵی عەلی شامار دەست بن بۆ ماڵی وەسفە بنیوت دڵنیا بن دەسە بە ئاسانی دەسەبن بۆ ماڵی کوڕە فەقیر و کوڕە هەژارێک بڕوا بکەن ئەم سەربازگەکردنی سلێمانی ئەم جەنگەڵستانە ئەبێ کۆتایی پێ بێنرێ ئێمە هیواداری ئێمە گەڕینەوە بۆ یاسا ئێمە یاسا لە هەموو شتێک سەروەردانێ بەڵام هیوادارین یاسا دەوری خۆی ببینێ ڕۆڵی خۆی ببینێ یاسا بتوانێت کێشەکان بە ڕێگەی یاسایی چارەسەر بکرێ ئەگەر نا ئێمە داواکەین ئێمە چەند ڕۆژی داهاتوو هەڵوێستی خۆمانە بێت نامانێرین بۆ نەتەوە یەکگرتوەکان بۆ حکوومەتی فیدرال بەڕاستی قبوڵی ناکەین کە بەم میلیشیایی و بەم شێوازە مافیاگەرایی هەڵکوتنە سەر ماڵی کۆنترین پێشمەرگەی دێرین هاوڕێ جەنابی مام جەلال لەگەر مەدامی مام جەلال بمایە هەرگیز هەرگیز ئەمە نەکرا بەرامبەرمان ئێمە یەکێتی ڕاستەقینەین هیچ کات قبوڵی ئەم جۆرە یەکێتیە ناکەین کە بە ناوی یەکێتی و نازانم ئەم شتانەوە باسەکری هاتوون ئەیانەوە کوڕی تێکۆشەر کوڕی شەهید حەسیر مەیدان و تێهەڵدان و فەلاقە بکرێ ئێمە قبوڵی ناکەین داواکارین هەموو خەڵکی کوردستان و لێرەشەوەڵێم ئەمەی کە کردویانە لە دوای کودەتای هەشتی تەمووزەوە زۆر جار باسیەوە کرێت کە کێشەکە کەسێکە دڵنیا بن کێشە هیچ کەسێک نییە دڵنیا بن هەرچێکیان هێناوەتەوە بۆ پاساوی ئەو کودەتایە بڕوا بکەن ئەمە شەرعێدان بووە بەوە یا هیچ شتێک ئەمانی کە باسییان کردو ئەسڵ و ئەساسی نییە دڵنیاشتانەکەمەوە دڵنیاشتانەکەمەوە بۆ لەمە دووە ئەمەی کراوە بەرامبەر ئێمە هیچ تاکێکی ئەم کوردستانە بێ دەرناچێت لە سزا ئەگەر لەسەر ڕخنەیەکی بچووک بێت بڕوا بکەن لەمە خراپتر کە بەرامبەر ڕێبواری برام کراوە خراپتری پێەکەن بۆیە داواکەم لە کەسوکاری شەید داواکەم کە دایکم ماڵ بە ماڵ لە ناو کەسوکاری شەید بووە هەموو ژیان و بینی لە ناوم حیزبە بووە ئەوە کراوە بەرامبەر ئێمە دڵنیا بن هیچ کەسێک محکوم بە نەوێک لە نەوەکان بێ سزا نابێ بۆیە هەل لە ئێستا لە بەیانی زووتر با هەمومان دەنگ هەڵبڕین با دژی ئەم مافیاگەراییە دژی ئەم عسکەرتاری و بەعس ئاساییە لەم شارە کراوە بۆستنەوە بڕوا بکەن ئەمە مەترسێکی گەورەیە ئێمە درکمان بە مەترسیەکە کەورووە ڕاستە لە ئێستا بەرپرسێکی باڵا کراوە بە ئامانج بڕوا بکەن ئەو ئامانجکردنی کەسێکی باڵا لەم شارەیە ئەوە مەبەستە گەورەکەی ئامانجە گەورەکەی ئەوان ئەوەیە کە ئەم شارە وها لێ بکەن وەکو هەولێر و دووەک دەنگی ئازاد لەم شارە ببرێ ئازادی خوازان و ئەوانەی کە نیشتیمان پەروەرن ئەمە بە نەوەیەک لە نەوەکان ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە چیاکانی کوردستان بەرخودانەکەن بۆ جۆرێکە لە کبکردنی دەنگی ئازادی خوازان شۆڕژگێران ئەو کەسانی کە بەرخودانیان کردووە لە شاخ هەوڵێکە بۆەوە و ئەمە مەترسێکی گەورەیە لە چەند ڕۆژی داهاتوو دەرەنجامەکانی تریشی خراپتر ئەبینن وەکو وتم دڵنیا بن ئەمەی کراوە بەرامبەر ئێمە بەرامبەر هەموو کەسێکەکەن ئەوان جورئەتیان بێنە سەر ماڵی یەکێک لە دەستەی دامەزرێنەری ئەم حیزبە دەست بڕوا بکەن ڕاتە سەر هەموو ماڵێک تر بۆیە لەمە دو هیچ کەسێک لەم شارە بێ ئەوەی نییە بەڵێ ئێمە سکاڵامان تۆمار کردووە ئەمڕۆ دەوام نەبووە سبەی گەردەوام بێت ئەموو ئەوانە ناسراوە ئێمە پەنا بینە بەر یاسا ئێمە ڕێگەی یاساییمان گرتووەتە بەر هیوادارین حاکمەکان ڕۆڵی خۆیان ببینن ڕاستی ئێستا دەستێکی گەورە هەیە بۆ ناشرینکردنی دەسەڵاتی دادوەری لەم وڵاتەیە بەڵام هیوادارم ئەوان ئەم کەیسە بە شێوازێکی یاسایی یەکلا بکرێتەوە کەسانی کە ئەم جۆرە کاریان کردووە بە سزای یاسایی خۆیان بگەن و ئەگەر ئێمە بە نەوەیەک لە نەوەکان بزانین دادگاکانی هێرێمی کوردستان لەژێر فشاران و بە نەوەیەک لە نەوەکان یاسا سەروەر نابێ پەنابینە بەر حکوومەتی عێراق بۆ UN بۆ هەموو ئەو وڵاتانەی کە بە نەوەیەک لە نەوەکان قبوڵی ئەم جۆرە کودەتا و ئەم جۆرە مافیاگەرایە من لێرە بووم لەم ئوتێلە ئەمەی کوڕێکی خزممانە لەوێ دانیشت بووم مەمەش ماڵەکەمانە لەوێ دانیشت بوومەوە نەمزانی 15 بە تەقدیری خۆم بە کامیرەکەش نازانم چەندێکە 15 نەفرات نەژوور و میلیانێ نایەوە هەمویانە ناسم لەگەڵ خۆما بوون دەوامیان کردووە سکاڵای یاساییم تۆمار کردووە منیان خستە ناو سارەیەکی مەلیکای سپی ئەلوچ کە بە نایاسایی داخلی ئەم شارە کراوە کە بە نایاسایی داخلی ئەم وڵاتە کراوە کە منیان برد توورەکان کردە سەرم زۆریان لێدام هەوڵیاندا بمکوژن فیشک لە دەستیان دەرچوو لە تاو شپرزەیی و بێ ئەزمونیان ناتوانانی بە 15 نەفر 20 نەفر بە زۆر پەلە کێشان کردم هەتا پێم وتم من هاوڕێ ئێوەمیەوە بۆ با منەکەن لەسەر چی ئیتەوەن حاسەکەی منیان بر بۆ شوێنێکی نادیان تەسلیمی دەستی بەیانی تەسلیمی دەستی
بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی بە تایبەتی ئێرش ئەم شوێنە ئایدی بنکەی سەرچنارە تەسلیمی دەستی بەقەدەم کاروانێت من لێرە برام هەتاکو گەشتومەتە فەرماندەی لێیان داوم گیانم هەمووی خوێنە جلوبەرکەکەمەوی خەڵتانی خوێن کرابوو کە دابەسیم بردیمیان بۆ شوێنێکی نادیار بردیمیان بۆ بەگڕوا بکەن ئەمەی کراوە بە 25 کەس بووە هاتوونەتە سەر تاکە کەسێک ئەو سزادان و ئەشکەنجەدانە بێمۆراڵیەکی گەورە بووە کە بەرامبەری کراوە دڵنیا بن باسی ئەوە کراوە ئێمە دایکمان شەهید بووە وەفاتی کردووە لەسەرم ژنیاندا بەخێزانەکەم کە باوکی خۆی نەبینی و ژنەکەی وتراوە وای لە یەکەین و وای لە یەکەین یعنی ئەوەی بێمۆراڵی بێ ئەمە سەرباری شەهیدان و کارەبالێدان و هەموو جۆرێکی سزا بەکارێنراوە لە خلالی ماوەیەکینا بریا ئەو کەسانی هاتوون لێرە بریا بیانتوانایە بیان بن بۆ ئەوانەی نەیاری یەکێتین ئەوانەی قاچاقچێتیەکەن لەم شارە ئەوانەی دوو و جگەرەوەوانە بە نایاساییەنن ئەوانەی سەرخان و ژێرخانی ئەم وڵاتیان دزیوە ئەوانەی کە بە نایاسایی حەچی کار ئەڕۆنە سەر ماڵی خەڵکو و بازرگانەوەوانە ئەوانەی لە دوای هەشتی تەمووزەوە دۆخێکیان بەسەر سلێمانی هێناوە هیچ کەسێک ئارام نییە هیچ کەسێک من ئێمە کۆمەڵی خزم ئێمە خەڵکی خانەقینین باسیەکەم ئێمە خەڵکی خانەقینین کۆمەڵی خزم و کە سوکارمانێ لەوێ چەندین جار پەلاماریان داون لەوێ ئەتکیانەکەن بەس بەرەوەی ملیان بۆ دانادەن دکتۆر هادی با کاکەیڵێم من کەسبەری نەداوم سوورم لەسەرەوەی پشتگیری لاوری شەقجەنگیەکەین ڕوح قەدری لێکراوە ئەوەی نەکرێ پێی کراوە دکتۆر هادی عامری تەلەفۆنی کردو بە کاقوبات دەنێ سووتێنن لە خانەقین لە جەلەولا خزم و کەسوکاری دەستناوەستنیەوە لێرە ئەتکی خەڵکان شەرەفی خەڵک نەکەدارکە دکتۆر هادی عامری تەلەفۆنی بە قوبات دکتۆر هادی عامری بڕەوە لەژێر شارە من هیچ کێشەیەکم نییە 15 ساڵی ڕێکە من یەکێک بوومە لەوانەی بە تاق و تەنیا لەگەڵ هێزێکی 15 کەسی سکرتارێتە چوومەتە سەر سایلۆی مەخمور کە شەید پشتیوان هاوڕێم بووە بەڵگەم پێ ڕستمەکانم پێیە یەکێکم لەوانەی هەفتەی شوبات لە بەردەرکی سەرایە ئەوەی نەکرێ بۆمانە کردومە 1001 قڕم بۆمانە کردووە من ڕوحم بۆ جەلال تاالبانی بۆ بەڵام ئەوان قەدر لە ئێمەکەن من وەکو کچی شەهیدێکی ڕاپەڕینەکەی ساڵی 1990 هەتا دوێنێش قەرار وا بم بچم بەشداری دەنگدام بکەم من لە دەربەنی خام بکەم هاڵم بیستۆ بەڵام یعنی من وا ڕۆشتم کە دەنگ بم یعنی ڕێبار کە چەنێ ئەڵێن تونند و تیژە من ئازاد بووم دەنگ بم بە قوبادی بم بۆ هەلایەنێکی تری بم یعنی ڕێبار منی ئازاد کردووە کە ئێستا ئەوانی ڕێبارەگرن و ئەیبەن یەکێتی خۆی لەسەر ئەساسی ئینشقاق دروست بووە ئەوەی ئەڵێن پارتی خراپە پارتی ئەو بەرامبەری مامجرال کردووە ئەو ئامادەیە لەسەر بوختانێک کە شانێک لە ژنەکەی درراوە نەشدراوە لەسەر لە ژنەکەی درراوە بۆ ئامادەنە بۆ هەموو دەبا بەهات بەسەر ئەو هەموو گەنجار لە کەرکووکە بۆ ئامادەنە بوو ئامادە بوو ئەوانێکی هاتوون ناتوانێت ڕوونکردنەوە ئەوانێکی هاتوون کەرکووکیان داگیر کردووە ئامادە نەبوو چەکی ڕووی چەکەکانیان تێکەن تا ئادای شەرەفیان لێ بکەن با نەیڵێم یعنی ئیشی ناشرین بکەن غەدر لەم کوڕە بکەن لێ بن ئێمە ئەمەشانی قبولکردنیە من لەوەتی هەم هەتا ئێستا لەسەر ڕێبازی مامجلال بووم نزیکێکی زۆرم هەبوو لەگەڵ ئیلۆسخان و شانازخان و هەمویان لێرەوە داوای لێ برنیان لێ ئەەکەم لەبەر ئیشەکەی ئەوان کردوانە لەمڕۆ بەدواوە بە ئێمە قبول ناکرێت ئێستا کەسێک ئازاد بێ لەم وڵاتە بێ من ئێستا من ئازادم دەنگبەکی ئەدەم دەنگبەکی نادەم بۆ چەنەها سەرکردەمان جیا بۆ لەم حەزبە بۆ هەر ئێمە بووین ئەم قورانە بڕ ڕێک جیاوازیان هەبوو ئەڵێ یعنی بۆ ئەوان نابێرن بۆ ئەوانتر نابێرن بە فەقیرەکە ئەبێرن کە لەگەڵ خۆیان نبووە ئەڵێ حیز بە خاڵی خۆی فێرە ئەوە بە ئێمە شایانی قبولکردنیە یان ئەبێ داوای لێ بردن بکەن یان ئەم شتە قبول ناکرێت هاوسەری کاگڕێوە داوا چیە لە لایانی یاسا بێ سەبەر بێ خوان ئەڵێن بۆ ئازادی بۆ هەری کار بۆ خزمەت ئازادی من حەقم بەسەر ئەو دوو خاڵی تریەوە نیە ئازادیەکە بێ ئازادیەکە ئەو ئازادیە 16 تەقڵ بەسەر سەر لوتیان شکاندووە مامۆستایەک لەسەر هەنێ قسەکە کردبووی پارتی لایەک لە سمێڵی تاشی ئێمە یەکێتی کە ئەو حزبەی باوکم و هەمووی لە پێنا من باوکی خۆ نبینیوە من ئەمە ئازادیەکە هەنا نابێت ئەبێت کۆتایی بۆ بێن ئەگینا ئەم شارە ئەبێت بە شارێکی ئامادەبوانی بەڕێز کەناڵەکانی ڕاگەیاندنی جیاجیای کوردستان بە خێراتنیە مولایەگەکەین
بەداخەوە ئەبوو ئێستا ئێمە بەشداری کەرنەڤاڵی دیموکراسی دەنگدانمان کردایە بەڵام کەمتر لە 24 سەعاتی مابوو بۆ پرۆسەی دەنگدان لە شاری سلێمانی لە پایتەختی ڕووناکبیری کوردستان بینیمان کە ژمارەیەک چەکدار زۆر بە شێوەیەکی ناشرین پەلاماری یەکێک لە فەرماندەکانی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان دەدەن. من لێرەوە بۆ ڕای گشتی لە جیاتی ئەم بەڕێزانە کە زۆریان پێشمەرگەی دێرین و کە سوکاری شەهید و کادری بە هەڵوێست یەکێتی نیشتیمانی کوردستانن لێرەوە ئەو شیعرە بەبیر سەرکردایەتی سەر لێ شێواوی ئێستا یەکێتی ئەهێنمەوە. کاتی خۆی قانع کە یەکێ لە شاعیرە میلی و گەورەکانی کورد بووە ئەڵێ گرتن و لێدان و کوشتن عامیلی ئازادیە خوڕ بەسەر دەباشان و سەری ڕەش هیوای بە بەندیخانەیە. ئێستا دەبینین لە بادینان دەیان ڕۆژنامەنووس چالاکی مەدەنی کەسانێک کە ڕەخنە لەم دەسەڵاتە ستەمکارە ئاگرن خزێنراونەتە کونجی زیندان. بەداخەوە یەکێتی نیشتیمانی ئێستا کە ناویان ناو یەکێتی نوێ لاسایی و کۆپی پارتیە ئەوانیش لێرا کەوتونەتە ڕاوەدونان و پەلاماردان و هەڵکوتانە سەر ماڵی تێکۆشەران و دەستگیرکردن و سوکایەتیکردن بۆ ئەوەی ڕایگشتی ئاگادار بێت تەنها کاگڕێبوار نییە. لە پێنجوێنیش بەڕێزێک بەناوی مامۆساهێرش ڕفێنراوە و ئێستا لە کونجی زیندانە. سەعاتێک لەمەوە پێش لە سەیسایەخ کەسێکی تری چالاکی مەدەنی یان تێکۆشەر یان کە ئەڵێن لایەنگری لاهوریەتە ئەویش ڕفێنراوە و ئێستا لەژێر ئازار و ئەشکەنجەدایە. من لێرەوە داواکەم لە ڕای گشتی لە هەموو دنیا بۆیە دەساودەستی دەسەڵات بە دیموکراسی و بە دەنگدانە بۆی پەنانە بین بۆ توندوتیژی و بۆ شەڕ و بۆ پێشێلکردنی مافی مرۆڤ. یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە ساڵانێکی زۆر خەباتمان تیا کردووە یەکێ لە دروشمە سەرەکیەکانی پاراستنی مافی مرۆڤە. ئاشتی و دیموکراسی و مافی مرۆڤ و مافی چارەنووس چوار دروشمە سەرەکیەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانن. بەڵام لە ڕێگەی کەناڵەکانی بەڕێستانەوە ڕایەگەیەنم ئاشتی کۆمەڵایەتی کەوتۆتە بەر مەترسی مافی مرۆڤ بە ئاشکرا پێشێل دەکرێت. مافی چارەنووسیش لە ڕێگەی سەرانی ڕیفراندۆم چیەکانەوە کەوتە بەر مەترسی و بە درۆی سربەخۆیی بینیتان چی بەسەر کورسان هات و نیوەی خاچی کورسانمان لە دەستدا. بۆیە ڕاست دوایە لە دوای ئەم هەڵبژاردنە ئەوانەی کە سەرپەرشتی لیستی هاوپەیمانیەکەن ئەوانەی سەرپەرشتی حیزبەکانیانەکەن لە مەڵبژاردنە کام لایە شکستی هێنا دیموکراسیەت ئەوەیە بەڕاستی دەست لە کار بچێشێتەوە جێگە چۆڵکا بۆ کەسێکی تر کە باشتر حیزبەکە بەڕێوەبەرێ یان بە شێوازێکی تر سیاست بکە. ئەم برادرانی ئێستا یەکێتی بەڕێوە بن بەداخەوە لە سیاست و نەهجی سیاسەتی یەکێتی و دیموکراسیەت حاڵی نەبوون ئەگەرنا بۆچی پەنابن بۆ توندوتیژی بۆ هەڵەکوتنە سەر تێکۆشەرێکی وەک کاگڕێبواری عەلی شامار کە دایکی باوکی خۆی برای کە سوکاری هەمویان کەسانی تێکۆشەر و دڵسۆزن. ڕاستە لەوانەیە بیر و ڕایان جیاواز بێ لە هەندێ لە سەرکردایەتەکەی ئێستا یەکێتی منیش بیر و ڕام جیاوازە. من برای شەهیدم زیندانی سیاسیم کادری کۆنی ڕێخستەکانی یەکێتیم باوکم زیندان بووە بە خێزانی یەکێتی بووین بەڵام بەڕاستی نەهجی سیاست ئێستا یەکێتیمان بەدڵ نییە. بە سەدان تێکۆشەری ئێستا یەکێتی ناڕازین لەم سیاسەتە و تەنها ئومێد و ئاواتمان ئەوەیە ئەم هەڵبژاردنە بکەن بە پێوەر ئەنجامەکەی بە عاقلانە و بە ژیری لێک بنەوە هەوڵ بدەن ئاشتی بخەنەوە ناو ڕیزەکانی یەکێتی و سەرکردایەتی لە دوای ئەنجامی هەڵبژاردن کۆ بێتەوە هەوڵ بن لە ڕێگ و ڕیشەوە کێشەکانی ناو یەکێتی چارەسەر بکەین ئەگەرنا ئەم ناوچەیە لەلایەن تورکیا و نەیاران و دوژمنانەوە داگیرەکرێ و هەمومانە و خەباتی کردومانە بە فیڕۆچێ. سوپاس بۆ ئامادەبوونی ئێوەش. هەراوە بۆسم بێ زەحمەت بس أما من أمره تناچو يدق أمره دایکی شەیدان نافناو کەسوکاری شەیدان مناڵی پێشمەرگەی دێرین ئەمڕۆ عقوبەیاندان ئەمانە بوونەتە مافیا کاتان لێ یەکەم کاتان لێ یەکەم عقوبەیاندان ئەوەی نەکرێ پێیانکەن لەبەر بە خۆش خۆیان بێن بۆ پەرلەمانی کوردستان ئەمە عێراقە ئەوەنە تەسیر لەسەر کوردستان ناکە بەڵام بۆ پەرلەمانی کوردستان تکایە ئەو کاتێ ئێمە هەڵوێستێکی ترمانە بێ بەڵام ئەمە ئەمڕۆ عقوبەیاندان
من ئەو تکامەت لێتانەیە و هیچی تر کاگڕێبوار کە ئەڵێیت ئێمە هەڵۆستێکی ترمانە بێت هەڵ ئەو کاتەی خۆمان ڕێنی چی بێ زەحمەت بۆستن بۆی تەسویرێکتان بکەین کاگڕێبوارگەن هەر بۆ بۆ